خۆشەویستی شارپرێس من جیهاد هەورامی پەیامنیری شارپرێس لە وڵاتی بەریتانیا لەگەڵتانم بۆ گواستنەوەی دوایین زانیاریەکانی تایبەت بە بڵاوبوونەوەی کۆرۆنا ڤایرۆس و هەروەها ڕەوشی تەندروستی لە وڵاتی بەریتانیا. بەپێی دوایین ئامارەکان کە لە بەردەستمانایە ژمارەی تووشبووان بە کۆرۆنا ڤایرۆس لە ئێستادا نزیک بووتەوە لە 4 ملیۆن کەس و هەروەها ڕێژەی گیان لە دەستدانیش بە بۆنەی کۆرۆنا ڤایرۆسەوە نزیک بووتەوە لە 120,000 کەس کە ئەمەش ئامارێکی زۆر مەترسیدارە. ڕێژەکە زۆر بەرز بووەتەوە و ئەمەش کاربەدەستانی وڵاتی زۆر نیگەران کردو بە تایبەتی سەرۆک وەزیران و وەزیری تەندروستی. ئەمە ژوای کردووە کە ئەوان بیر لە ڕێگاچارێکی گونجاوتر و ڕێکاری جددیتر لەبەر ئەوەی کە هاوڵاتیان پابند بکەن بمانەوە لە ماڵەوە و هەروەها قەداغی هاتوچۆی گشتی بەردەوام بێت تاکو و کۆتایی مانگ وا بڕیارەکە لە 22 مانگ دوایین زانیاری یاخود دوایین ئامادەکاری و ڕێکارەکانی تەندروستی بۆ هاوڵاتیانی بەریتانیا بخەنە ڕوو کە لە ئێستاشدا بەپێی بیرروبۆچوون یاخود ڕاوبۆچوونی کاربەدەستانی وڵات ڕێژەکە زۆر مەترسیدارە و ڕۆژانە لەبری ئەوەی کە کەم بێتەوە بەرەو زیادبوون هەڵ ئەکشێت. هەرچەندە هاوڵاتیان بەپێی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و حکوومەت لە ماڵەکانیان دەمێنەوە یاخود 2 متر لە نێوان خۆیاندا دەپارێزن و دەمامک بەکاردەهێنن، بەڵام هێشتا ڕێژەکە بەرەو بەرزبوونەوە دەڕوات. لە ئێستادا سەرجەم خوێندنگا و زانکۆکان و شوێنە گشتیەکان بە داخراوی ماونەتەوە و چاوەڕوانیش ناکرێت کە بەم جوانە بکرێتەوە لەبەر ئەوەی کە ئەوان لە ئێستا لە قۆناغی کوتانی پێکۆتەی دژە کۆرۆنا ڤایرۆسن کە لە قۆناغی یەکەمدا زیاتر لە چەند ملیۆن کەس هاوڵاتی ئەم پێکۆتەیان کوتاوە و لە ئێستادا لە قۆناغی دووەم ئەوانەی کە تەمەنیان سەر و 50 ساڵە لە کاتی کوتانی ئەم پێکۆتەن و هەروەها ئامادەکاری باش کراوە بۆی کە ئەو پێکۆتەیە کە لە زانکۆی ئۆکسفۆرد بەرهەمهێنراوە سەرکەوتنیکی بەرچاو بەدەست بهێنێت. جیاواز لە ڕەوشی تەندروستی لە ئێستادا ماوەی چەند ڕۆژێکە ڕەوشی کەشوهەوا کە ئێستا لە پشتی منەوە دیارە سەرما و بەفربارینێکی زۆر ڕووی لە زۆربەی شار و شارچکەکانی بەریتانیادا کردووە و پلەکانی گەرمی بۆ خوار ژێرسەفر دابەزیوە. لە ئێستادا کە دیمەنی بەفربارین لە شاری گلاسگۆ لە هەرێمی سکۆتلەندا دەبینن لە زۆربەی شار و شارچکەکانی دیکەی بەریتانیا بە تایبەت هەرێمی سکۆتلەندا دەبینین. سەرەڕای ئەوەی کە ڕەوشی تەندروستی لە قۆناغێکی مەترسیدایە پلەکانی گەرماش بۆ خوار سفری پلەی سەدی دابەزیوە، بەڵام دەبینین کە هاوڵاتیان بۆ بەسەربردنی کاتێکی خۆش ڕوویان لە دەرەوە کردو بە تایبەتی شوێنە گشتیەکان و سەرباری ئەوەش دەبینین زۆربەیان ڕێکارەکانی تەندروستی بەکار ناهێنن لە بەستنی دەمامک یاخود بەکارهێنانی دەستکێش و پارێزی نێوانیان لە 2 مەتر. هاوڵاتیان بە ڕێژەیەکی زۆر ڕوو لە شوێنە گشتیەکان دەکەن و بۆ بەسەربردنی کات و گرتنی وێنە و ڤیددیۆ لە شوێنە گشتیەکاندا دەمێننەوە. بۆ ئێستاش بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست چەندیمەنێک لە ساتی بەفربارین و هاتنەدەرەوەی هاوڵاتیان و سەرقاڵبوون بە فۆتۆگرتن و یاریکردنی مناڵان بۆ ئێوەی ئازیز دەگوازینەوە. ئەوەی دەبینین لە شوێنێکی گشتی یاخود پارکێکی گشتیە لە شاری گلاسگۆ کە هاوڵاتیان پۆل ڕویان لەم شوێنە گرتووە سەرباری بەفربارین و ساردی کەشوهەوا، بەڵام دەبینین ڕێژەیەکی زۆر لە هاوڵاتیان لە دەرەوەن سەرقاڵی بەسەربردنی کاتێکی خۆشن. لەگەڵ ئەوەشدا دەبینین زۆربەیان دەمامکیان نەبەستووە یاخود ڕێکارەکانی تەندروستی کە بریتە لە خۆپارێزی نێوان 2 مەتر پەیڕە و ناکرێت و لیژنە تایبەتەکانی تایبەت بە چاودێری ڕەوشی تەندروستی لەم شوێنانەدا بەدی ناکرێت. ئەوەی کە دەبینین هاوڵاتیانن کە ڕویان لە ئەم شوێنە گشتیە کردووە. ئەم شەپۆلی بەفربارینە ماوەی چەند ڕۆژێکە
ڕووی لە وڵاتی بەریتانیا کردووە بە تایبەت بەشەکانی سەروی بەریتانیا کە بریتە لە هەرمی سکۆتلەندا زۆربەی شار و شارۆچکەکان یاخود ئەو شوێنە شاخاویانە بەفر گرتوویەتەوە و بەفربارین لە دوێنێشەوە لە شاری گلاسگۆ دەستی پێ کردو تا ئێستش بەردەوامە دەبینین هاوڵاتیان ئێجگار زۆر لە شوێنەکان قەرباڵەخیان دروست کردووە بەپێی ڕێکارەکانی تەندروستی وەزارەتی تەندروستی بەریتانیا بێت کۆبوونەوەی زیاتر لە 4 بۆ 6 کەس قەدەغە کراوە و دەبێت هاوڵاتیان نێوانیان لە 2 مەتر زیاتر بپارێزن بەڵام دەبینین هیچ کام لەم ڕێکارانە پەیڕەو ناکرێت و ئەوەی کە دەبینین قەرباڵەخێکی ئەجگار زۆری هاوڵاتیانە لە کەشوهەوایەکی سارد و بەفراوی و لە کاتی بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسی کۆرۆنا بە شێوەیەکی زۆر ئێستاش بینەری بەفربارین دەبین و کۆبوونەوەی هاوڵاتیان لەم شوێنە گشتیە و سەرقاڵبوونیان بە وێنەگرتن و یاریکردن کە ئەمەش ماوەی چەند ساڵێکە بەم شێوازە لە هەرێمی سکۆتلەندا بەم شێوە زۆرە بەفر نەباریوە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا ئەمە یەکەمین حاڵەتی بەفربارینە بەم شێوە زۆرە بۆیە هاوڵاتیان نایانەوێت ئەم کەش و دیمەن و بەفربارینە دەستخۆیان بن لە ماڵەکانیان هاتوونەتە دەرەوە ئەوەی جێگەی تێبینیە پێڕەونەکردنی ڕێکارەکانی تەندروستیە لە کاتی بڵاوبوونەوەی کۆرۆنا ڤایرۆسدا کە بەستنی دەمامک کۆنەبوونەوەی زیاتر لە 6 کەس و هەروها دووری نێوان 2 مەتر بۆ هەردوو کەسکە بەپێی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی پێویستە ڕەچاو بکرێت بەڵام زۆر بەکەمی ئەم حاڵەتانە دەبینین ئەوەی کە دەبینن دیمەنی بەفربارینە بە شێوەیەکی زۆر جوان پلەکانی گەرمە بۆ خوار سفر دابەزیوە بەڵام هاوڵاتیان سەرقاڵی بەسەربردنی کاتێکی خۆشن پێگوێدانە پێڕاوکردنی ڕێنمایە تەندروستیەکان بینەرانی شارپرێس دەتوانین لە ماوەکانی داهاتوودا بەپێی گۆڕانکاری یاخود زانیاری نوێ سەبارەت بە بڵاوبوونەوەی کۆرۆنا ڤایرۆس و ڕێکارە تەندروستیەکان لە خزمەت ئێوە دابین.